بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو ئازیزان لە بەژمارەی ئەم جارەدا باس لە بەشداری کۆمەڵی دادگەریەکەین لە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا هەر لە ساتی ڕاگەاندنی کۆمەڵەوە ئەو هەڵبژاردنانەی بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق کراوە کۆمەڵ لە هەمویانە بەشداری کردووە بزانین چۆن بەم شێوازە. یەکەم هەڵبژاردن کە لە عێراقا کرا لە 31 ساڵی 2005 ئەمە قۆناغی گواستنەوە بوو. ئەم قۆناغە تەنها 11 مانگی خایاند کۆمەڵ بە لیستی سربەخۆ بەشداری کرد 6592 دەنگی بەدەستهێنا کە لە 2.7 هەموو دەنگی کوردی بەدەستهێنا و توانی 2 کورسی مسۆگەرکا کە ئەو 2 کورسی هەریەک لە بەڕێزان مامۆستا ناسح مەلا ساڵح و مامۆستا محەممەد سینەمۆکی بوونە پەرلەمانتار. دوای ئەوەی مامۆستا ناسح کۆچی دوایی کرد ئاڤان ئەحمەد کە ئێستا ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەریە چووە شوێنی مامۆستا ناسح. لە هەمان ساڵدا ساڵی 2005 لە 15/12دا خولی یەکەمی هەڵبژاردننی دوای قۆناغی گواستنەوە بەڕێوە چوو. کۆمەڵ لە لیستی هاوپەیمانیە کە سەرجەم لایەنە کوردیەکان تێیدا بەشدار بوون یا با بڵێن زۆرینی لایەنە کوردیەکان بەشدار بوون بەشداری کرد و توانی کورسیەک مسۆگەرکە کە ئەویش بەڕێز مامۆستا محەممەد سەنگاوی بووە پەرلەمانتار. بەڵام بەداخەوە دوای ماوەیەک مامۆستا لە شاری بەغداد تیرۆر کرا. مامۆستا غازی حەمە ئەمین جێگەی مامۆستای شەهیدی گرتەوە. خولی دووهەمی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە 7 ساڵی 2010 بەڕێوە چوو کۆمەڵ بە لیستی سربەخۆ بەشداری کرد 144996 دەنگی بەدەستهێنا لە 7.47 هەموو دەنگی کوردی هێنا کە توانی 2 کورسی مسۆگەر بکە. ئەوانیش هەریەک لە بەڕێزان مامۆستا عەلی باپیر هەروەها مامۆستا شێخ فاتح بوونە ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. باشە خولی سێهم لە 4 ساڵی 2014 بەڕێوە چوو کۆمەڵ دیسانەوە بە لیستی سربەخۆ بەشداری کرد 140231 دەنگی بەدەستهێنا کە ئەیکرد لە 6.59 هەموو دەنگی کورد بێگومان 3 کورسی بەدەستهێنا. ئەم 3 کورسیە هەریەک لە مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید مامۆستا سەلیم شوشکەیی پارێزەر زانا ڕۆستایی بوونە ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. باشە لە خولی چوارەمدا کە لە 12 ساڵی 2018 بەڕێوە چوو کۆمەڵ دیسانەوە بە لیستی سربەخۆ بەشداری کرد 92175 دەنگی بەدەستهێنا کە ئیکرد لە 105.22 هەموو دەنگی کورد و کۆمەڵ توانی 2 کورسی مسۆگەرکە کە بۆ ئەم خولەش هەریەک لە مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید مامۆستا سەلیم شوشکەیی بوونەوە بە پەرلەمانتار. خولی پێنجەم کە لە دەی ساڵی 2021 بەڕێوە چوو یاسای هەڵبژاردن گۆڕانکاری بەسەرهات. لە خولەکانی دیکە هەموو عێراق 18 بازنە بوو هەر پارێزگایەک بازنەیەکی هەڵبژاردن بوو. بەڵام لەم خولەدا عێراق گۆڕا بۆ 83 بازنەی هەڵبژاردن و هەرێمی کوردستان کرایە 12 بازنەی هەڵبژاردن کە پێشتر 3 بازنە بوو دۆک و هەولێر و سلێمانی. وەڵام ئەم جارە بۆ 12 بازنە. کۆمەڵ دیسانەوە بە لیستی سربەخۆ بەشداری کرد توانی 64025 دەنگ بەدەست بێنێ بەهۆی هەندێک ناحاڵی بوون لە بابەتی بازنەکانەوە بۆیە کۆمەڵ ئەم دەنگە کەمی بەدەستهێناوە چونکە لە هەموو بازنەکان کاندیدی نەبوو و لە 105.20 دەنگی کوردی بەدەستهێنا و توانی 1 کورسی مسۆگەر بکات چونکە لە هەموو بازنەکان کاندیدی نەبوو. ئەویش بەڕێز سۆران عومەر بووە ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. لە ئێستادا کە بۆ خولی شەشەم بڕیارە ئەم ساڵ 11 هەڵبژاردن ئەنجام بدرێت کۆمەڵ بە نزیکەی 15 کاندید لە هەر 3 بازنەی دهۆک سلێمانی هەولێر بەشداری کردووە کاندیدی ئامادەیە و لە ئێستادا کۆمەڵی دادگەری سەرقاڵی کۆنگرەی خۆیەتی کە بڕیارە لە ڕۆژانی هەفتەی ئایندا شەممە و یەکشەممە ئەم کۆنگرێ لە شاری هەولێر ئەنجام بدرێت. ئەمی باسمان کرد لە بەژمارەی ئەم جارەدا بەشداری کۆمەڵی دادگەری بوو لە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا.